بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی پەیام سڵاو و ڕەحمەتی خوای میهرەبانتان لەسەر بێم کات و گشتکاتێکتان شاد خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی باس و خواز لە گفتوگۆیەکی نوێ بە ئێوەی خۆشەویست و ئازیز دەگەینەوە. بەڕێزان لە ئێستادا ئەو بابەتەی کە بەلای موسڵمانانەوەیان لە جیهاندا دەنگدانەوەیکی گەورەی هەیە دوای بڕیارەکەی سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ڕەسمی ناساندنی شاری قودس ناسنامەی موسڵمانان بە پایتەختی قەوارەی جوولەکان بە پایتەختی ئیسرائیل و فەرمان دەرکردن بۆ گواستنەوەی سەفارەتی وڵاتەکەی بۆ شاری قودسە. ئەمڕۆ ئێمەش بەرنامەکەمان تایبەت کردووە تەورەی بەرنامەکەمان تایبەت کردووە بە قسەکردن لەسەر لایەنێکی شاری قودس. دەمانوێت بڵین قودس شاری موسڵمانان و یەکەم ڕووگە و سمبول و هێمای نەمری کێشەی فەڵەستین و هەوێنی یەکێتی و یەکبوونی موسڵمانان و ڕەمزێکیش بۆ گیان فیدایی و قوربانی دانیان بە درێژایی هەزاران ساڵ و شوێنگەی شەوڕەوی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت. ئەو شارەی موسڵمانان بە جیاوازی تێڕوانین و ڕنگ و نەتەوە و زمانی جیاوازەوە سازیشی لەسەر ناکەن و پایتەختی دڵی هەمومانە. فەڵەستین لە سەردەستی دەوڵەتی ئینگلیز و لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە قەوارەی جوولەکەی لەسەر دامەزراند و هەوڵی سڕینەوەی سیمای ئیسلامی ئەو وڵاتە دەدرێت و لە دوای جەنگی ساڵی 1967 لە نێوان موسڵمان و یان با بڵێن لە نێوان عەرەب و جوولەکە شاری قودس لەلایەن ڕژێمی داگیرکەری جوولەکەوە داگیر کرا و بانگەشەی ئەوە دەکەن کە پایتەختی دینی و نیشتیمانی خۆیانە لە 3000 ساڵ لەمە و پێشەوە. لەم بەرنامەیەدا دەمانەوێت قسە بکەین لەسەر پێگەی قودس لە ئاینە ئاسمانیەکاندا. هەر یەکێک لە ئاینە ئاسمانیەکان چۆن باسی دەکەنەوە تا چەند بە پێی بەڵگەکان مافی خاوەنداریەتیان هەیە. پێگەی قودس لە ئاینە ئاسمانیەکاندا تەورەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواست و میوانەکەشمان بەڕێز مامۆستا عەفان شێخ سەدیق سەرگەتی زانای ئاینێ. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا گیان دەمانەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەین لانکەی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت مەملەکەتی ژیانیان سەرەتا دەمەوێت بپرسم یان باسی شوێنی شاری قودس بکەین یان فەڵەستین بکەین لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی و مێژوویەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئێمەش بەش بە حاڵی خۆمان سپاس بۆ ئێوە سڵایشمان بۆ بینەران هەیە لە هەرکی هەن کە دەنگ و ڕەنگی ئێمە دەبینن. ئەمە دەوانین بتوانین لەم چەند ساتەی لە خزمەت ئێوەی بەڕێز و ئەوانیش دایم بتوانین هەندێک لەو بابەتە باس بکەین چونکە بمانەوێ هەموو لایەنەکانی باسکەین بێگومان بە چەند خولەکێک کۆتایی پێ نایە. لەبەرەوەی تەحلیلکردنی بابەتەکە کارێکی گرنگە. قودس طبعا لە فەرمودەی صحیح پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کە باس کراوە یەکەمین مزگەوت کە إن أول بيت وضعت للناس للذي ببكة مبارك یەکەمین مزگەوت کە دروست کراوە لەسەر زەویدا بۆ عیبادەت و پەرستشی خوای گەورە بریتیە لە کەعبەی پیرۆز. بە نەسی ئەم ئایەتە کەعبەی پیرۆز ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام لەگەڵ ئیسماعیلە بناغەکەیان بەرز کردوێتەوە. ئایەتەکە هەر لەمحەیەکی سەریع لە سەرمی جا بچینە سەر قودس ئەوەیە کە ئیبراهیم پێغەمبەر ئیسماعیل دەباتە مەکە دایدەنێ ئەفەرمێ خوای گەورە من مناڵەکانم لە شیوێکا داناون عند بەیتیکە المحەڕەم. عند بەیتیکە المحەڕەم دوو ئەگەر هەڵەگرێت لە ئایندەدا یا ئەو شوێنە لە ئەسڵ کە هەندێک پێیان وای ئادەم پێغەمبەر عەلەیهی السەلام هاتووە سەر زەوی لێبوو کاتە یەکەمین ماڵ لەسەر زەویە بۆ عیبادەتی خوا دروست کراوە بریتیە لە کەعبە. بە دوای ئەودا دووەمین ماڵ کە دروست کراوە بریتیە لە قودس کە ئیسحاقی کوڕی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام بنیادی ناوە
کاتە هەر تەسیسی مزگەوتەکەم بیناکردنی مزگەوتەکەم طبعا هەڵکەوتەی جوگرافیاییش کاریگەری هەیە لەسەر ئەو دروستکردنی مزگەوتەکان چونکو لەو زەمەنە ئەوەی کەوا خەڵک ژیابێ بە زۆری لەم سنوورە جوگرافیە مەحدودە خەڵکی زۆری لێبووە بە حکمی ئەوەی کە ئەتوانین بڵێن بەڵگەیەکمان ئەوە بێ کە خوای گەورە فەرمێ وەلەقەد بەعەثنا فی كل أمة رسولا هەر ئومەتێک لە نوحەوە هەتا محەممەد عليه الصلاة والسلام پێغەمبەرێک نێردراوە لە هیچ ئاەت و هیچ حەدیث و هیچ پەڕەیەکی مێژویان نییە کە هەڵکەوتەی پێغەمبەرێک لە دەرەوەی سنووری جوگرافیایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میسر ئەو سنوورە پێغەمبەرێک هاتبێ کاتێک ئەو کاتەی کەوا پێغەمبەران هاتوون ئەم شوێنی ئاوەدانی شوێنی خەڵک بوو نێوان کەعبە و قودس کە دروست کراون 40 ساڵیان بین بووە پێ حەدیثێک کە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام باسی یەکەم کاتە بیناکردنی قودس دروستکردنی قودس ئەوەی بینای کردووە ئیسحاق پێغەمبەر بینای کردووە ئەگەر بگەڕینەوە بۆ ئەوەی کەوا ئیسرائیل بەنی ئیسرائیل نەوەی کێن نەوەی یعقوبن ئیسحاق کە باوکی یعقوبە ئەو قودسی بینا کردو کاتە بیناکردنی قودس پەیوەندی بە ئەسڵی بابەتێکەوە هەیە کەوا پێی بوترێ مسلمان چونکو ئێمە کاڵین مسلمانین خوای گەورە فەرمێ میلەتە ئەبیکم ئیبراهیم هو سەماکم المسلمین ئێمە ئیبراهیم پێغەمبەر ئێمەی ناو مسلمان کاتە ئەم وەسفەی دراوە بە من بە مسلم لە ئیبراهیم پێغەمبەرەوە عەلەیهی سەلام گەشتووە بە من ئەوەی قودسی بینا کردو دروستی کردووە کێ بووە کوڕی ئەو کەسەیە منی ناو مسلمان کاتە توان بڵێن بیناکردنی قودس دروستکردنی قودس هەڵبژاردننی شوێنەکەی دروستکردنەکەی دوور و نزیک هیچ پەیوەندیەکی بە هیچ شێوەیەک پەیوەندی بەنەتەوە نەبوو ئەو شتێکی زۆر بەدیهیات و زۆر مسلمات پەیوەندی بە ئومەت و نەتەوەیەکەوە نییە تا بڵێ ئەمانەتەوە دووەمیش قودس ئیسحاق پێغەمبەر بینای کرد کە کوڕی ئیبراهیم پێغەمبەرە ئەو ئێمە ناوبنێ مسلمان کاتە خۆش هێر سیفەتی چی بووە سیفەتی مسلمی هەبوو بەم بەڵگانە کە بەڵگەی تریش زۆرەکە ئەمە ئەسەلمێنە کە قودس پایتەختی دینداریە نە پایتەختی قەومیەتە نە پایتەختی نەتەوە هۆزێکە وەکو ناسیۆنالیستی وەکو قەومیەت بەڵێ مامۆستا لە ڕووی پێگەی جوگرافیشەوە قودس یان با بڵێن فەڵەستین کە قودس پایتەختەکەیەتی یان ئەوەی کە لە ئایندەدا مسلمانان داناوە کە دەبێتە پایتەختی وڵاتی فەڵەستین لە بەرەو ئێستا داگیر کراوە شوێنگەیەکی جوگرافی زۆر گرنگی هەیە دەکەوێتە سەر دەریای ناوەڕاست و احتیکاکی لەگەڵ وڵاتانی هەم کیشوەری ئەفریقیا و هەم لەگەڵ کیشوەری ئاسیا و هەم لەگەڵ لە ڕێگای تورکیاوە بەرەو ئەوروپا هەم لە ڕێگای دەریاوە جارێکی تر بەرەو ئەوروپا و لە ڕێگای دەریاوە بەرەو ینی پەیوەندی هەیە لە ڕێگەی دەریاوە وەکو بڵین کەوتۆتە سەر شاڕی بازرگانی جیهانی کەوتۆتە سەر شادەماری اقتصادی عالەمی بڵێ ینی کەواتە قودس ئەو شوێنەیە بۆیە کاتی خۆی بەریتانیاش یان لە دوای جەنگی جیهانی دووهەم کە دەوڵەتێکی بڕیاری دروستکردنی دەوڵەتی ساڵی 1998 بڕیار دراوە کە دەوڵەتێک بۆ جوولەکە دابمەزرێنرێ لەسەر ئەو زەویە دانمەزراندووە بەڕاستی ینی ڕۆکو بڵێ ناوجەرگەی یان دڵی مسلمانانە لە ڕووی جوگرافیا و لە ڕووی شوێنگەوە بە دڵنیایی ئەوان کە شتێکە کە ئێمە بیڵین یان ئەوەیە ئەو وڵاتانی غەرب ئێستا سەردەمی پێش ئیسلام باس ناکەین تا قەرنی 14 و 15 ئەوروپا لە سەدەی تاریکایی و لە سەردەیەکی زوڵمەتا ژیاوە یعنی ئەوەندە خەڵک دواکەوتووە لە وڵاتە بەهەشت و جەهەنەم فرۆشراوە سەدەکانی ناوەڕاست سەدەکانی تاریکی نوڵمات چەکی بەهەشت و جەهەنەمیان بە خەڵک داوە سکوکرد غفران بڵێ تا کابراایەک دەڕوا هەموو باش جەهەنەم ئەکڕێ ئەڵە خەڵکی لە جەهەنەم هیمنە یەک کەسی تێ ناخەم کەس نەچێ باش بکڕێ لەوە بە دوا کە بیر دەکەنەوە خەڵکانێکی عاقڵیان تێدا هەڵدەکەوێت بیر دەکەونەوە بە نەخشە و پلانی استراتیجی دوورماوە ئەوان ئیشەکەن ئەوان کە ئەوروپا داگیرکاری ئەوروپا دێتە عالم ئیسلامی داگیرەکە لە مەغریب لەو سەرەوە هەتا دەکاتە عێراق جنوب هەتا بەرەو دەریا بەرەو ئەفریقا ئەم هەموو وڵاتانە لە نێوان فەڕەنسا و بریتانیا و ئیتالیادا
دابش کراوە یانە هەر وڵاتی کۆمەڵی وڵاتی داگیر کردووە لەناو ئەمە هەم وڵاتانی کەوا ئەوان داگیریان کردو یعنی تەنها بیریان لە یەک شوێن کردوتەوە کە بکرێ ببێتە وڵاتێک کە بۆ ئەوان ئیسیفادەی هەبێ ئەمە یەکەم دووەم وڵاتێک بێ بتوانێ وەکو ئوختوبوت پەل بەهاوێژێ بۆ دەوروبەرەکەی هەموو شوێنە بگرن کە تەنگیشی پێ هەڵچنرا ئەوان بە زووی فریایکەون کاتەم هەڵبژاردنێکی ئاوا بڵێن هەڵبژاردنێکی شەیطانانە بوو کە ئەوان توانیان یان مامۆستا ناتوانین بەڵێ عەفوم کە ناتوانین بڵێن ناوجەرگەی موسڵمانانی هەڵبژاردەوە بۆی بە ئاسانی بتوانن موسڵمانان تەفرەقە پێ بکەن ئەمەیە هەڵیان بژار کە چۆن وەکو ئوختوبوتێک پەل دەهاوێژێ هەر کات لەم لاولان ڕێی پێگیرە ڕێەکەی ئەوان فریایکەون بەڵێ کە لێرەوە ئاوا لێرەوە تەشەنە دەکا بەرەو جنوب دەڕوا بەرەو میسر بەرەو ئوردون بەرەو شیمال دێتەوە بەرەو سووریا و تورکیا بەرەو شەرق بێتەوە بەرەو ئوردون و عێراق و وڵاتەکانی کەندا ئەمە دەیتوانی بە ئاسانی پەل بەهاوێژ دەواازەیەکی ئستیراری و ناچاریشی هەیە ئەگەر ڕۆژێک ناچار کرد وەکو چۆن دەبین لە سەردەمی ئیمامی عومەرە یا لە سەردەمی سەلاح الدین ئەیوبیە کە ناچار دەکرێت دەریچەیەکی بۆ خۆی هێشتوێتەوە چۆن مەسەن لە تەیارە دەرگایەکی ناچاری هەیە کە ئەگەر حاڵەتێکی نەخوازراوە هەبێ یان لە ئوتێل و بینابەرزەکانە بەڵێ هی نەخوا ئەوەش وایە قودسیان وا هەڵبژارەوە گینایی بۆ مەسەر مسریان بۆ هەڵنەبژارد چونکو میسر بۆ ئاسیا تۆزێ دوورە ئەستەمە بتوان بگەنە مەسەن عێراق یا سم پەل بەهاوێژن بەرەو شەرقی ئاسیا مەسەن جەزائیریان بۆ لەولا هەڵنەبژار لیبیان بۆ هەڵنەبژار مەغریبیان بۆ هەڵنەبژار خۆ ئەمانە هەمووی لەو سنوورەی دەریای سپی ناوە ڕاستەوە هەتا دەکاتەوە تورکیا هەموو مستعمەری ئەوان بوو هەمووی ئەوان دەسەڵاتیان بەسەریا هەبوو کاتە ئەمە پلانێکی درێژخایەنە پلانێکشت دیراسە بۆ کراوە توێژینەوەی لەسەر کراوە قودس هەڵبژێراوە بەڵێ یەکێکی تر لە زەمینە سازیەکانی هەڵبژاردننی قودس ئەوەیە لە سایەی دەسەڵاتی ئیسلامیدا بە درێژایی چەندین سەردە کە جوولەکە لە فەلەستین هەبووە کە سەقینەوە بەسەریان زۆر بە ئازادن دروشمی پەرستشی خۆیانیان ئەنجام داوە ئەوەی ئەمڕۆ ئەو حائیتەی کەوا هەیەە خۆ ئەمە شتێکی تازە نیە دروستیان کردبێ شتێک نییە مەسەن لە دەوڵەتی ئیسرائیل لە بڵێن لە سەرەتاکانی سەدەی پێشوو لە ساڵی 20ەکانەوە کۆتایی سەدەی سەرەتای کۆتایی سەدەی بڵێن 19 و سەرەتای سەدەی 20 دروستیان کردبێ ئەمە شتێکە هەر هەبووە کاتە لە سایەی دەسەڵاتی ئیسلامیدا لە قودسە هەموو پێک هاتە ئاینیەکانی ناو قودس ئەو پەڕی ئازادیان هەبووە کەس دەستی نەداوە لە شتێکی پیرۆزی هیچ کەس ئەگینا چەندین سەدە موسڵمانان دەسەڵاتیان لە قودس و فەلەستینە هەبووە چەندین سەدە حکم ڕەواییەکی مطلقی و ڕەهایان هەبووە نەک ئەوەندە بەڵکو جوولەکەم گەڕێناتەوە بۆ ناوەڕاستی ئەوروپا ئەی بۆچی ئێستا مقدسەکانی ئیسرائیل جوولەکە لەوێ ماوەتەوە کەواتە لەوێ زەمینە سازیەکەش ئەو بوو کە موسڵمانان ئازادیەکی ڕەهایان داوە بە جوولەکە مقدسەکانیان ماوەتەوە کۆمەڵێ جوولەکەش لەوێ ماونەتەوە کە ماونەتەوە ئەمە دەبێتە سەمینە زەیانی وەکو بڵێ ئەگەر ئەم تعبیرە ئاوا بکەین ئەم جوولەکانی کە موسڵمانان ئازادیان پێدا بوونە وەرەمێکی سەرەتانی کەوتنە گیانی عالەمی ئیسلامی لە بەرامبەر ئەو ئازادی و بوار پێدانەی بۆ عیبادەت و پەرستشی خۆیان و مانەوەی مقدسەکانیان لە فەلەستینە ئەوان زۆر بەخراپ وەڵامی عالەمی ئیسلامیەدا لەورەی دیراسەکەیان کرد کە لەوێ جوولەکەی تێدایە ئەو شوێنش کە مقدساتی جوولەکەی هەندێکی تێدایە ئەمە دوو زەمینە سازی باش بوون بۆ ئەوەی ئەوان کەواچی بکەن لەوێ ڕێگێک تاکوتن دەوڵەتێکی ئالان زۆر باشە مامۆستا بەڵام دایمەن ینی لە هەر شوێنێک بێ هەموو وڵاتان لە ڕێگەی بنەمایشی ئاینیەوە و لە ڕێگەی مێژوویەکەوە دەیانەوێت ئەو بسەلمێنن کە ئەو شوێنە شوێنگەی ئەوانەوە ینی بە ئاینەکەیان پشتگیری بکەن هەتاوەکو خەڵکەکەیان هاونیشتیمانەکانیان پشتگیری بکەن دەمەوێت بپرسم بۆچی جوولەکە باسی یان بانگەشەی خاوەندارێتی
خاوەنداریتەکەی دەکەن. ئایا ئەمە بنەمایەکی دروستی مێژووی هەیە یان ئەمە بنەمایەکی دروستە یان ئەمە هەڵبەستراوە بۆ خۆیان دانەوێ باسی هەیکەلی سولەیمان دەکەنەوەی کە دانەوێ ئێستا ژێر قودس هەمووی نەفەقاتی لێ دەدەن و تونێری لە ژێر لێ دەدەن بۆی بە جۆرێ لە جۆرەکان ینی بڕمێت وەکو شێخ ڕای سەلاحیش بازدەوە دەکات کە دەیانەوێت بڕمێت بۆی ڕۆژان ئاسەواری مسلمانانی بەسەرەوە نەمێنێ و بیانەوێ هەیکەلێک دروستکەنەوەی کە ئیشی لەسرە هەیکەلی سولەیمان دروستکەن کە ئەمە بنەمای ئەوانە و گوایە لە حەزرەتی سولەیمانەوە ئەوێ دروستکراوە و پیرۆزیەکەی بۆ ئەوان دەکرێتەوە. یەک خاڵ هەیە زۆر گرگە ئەویش ئەمەیە بە درێژایی مێژووی جوولەکە لە دوای یعقوب پێغەمبەر عەلەیهی سەلام لە دوای یعقوب پێغەمبەر و لە کوڕەکانی ئەوە کاندێ لە مێژووسان دەڵێن جوولەکەنەوەی یەهودان لە یەهوداوە جوولەکە درێژ بۆتەوە. ئەوەندە خەڵکانێکی ناتێگەیشتوو باری تەرودنی ناتەندروست لە ڕووی ئینکاریەوە کەسانێکی ئەوەندە ئینکار بوون خوای گەورە بە درێژایی مێژوو زۆرترین پێغەمبەرانی بۆ ئەوان ناردووە کە ڕاستیان کاتەوە. یعنی ئەسە پێغەمبەران کە بۆ بەنی ئیسرائیل ناردوون زۆرترین پێغەمبەران لەوانە هاتوو لە دوای یعقوبەوە بیگرە هەتا وەکو دەگاتە عیسا عەلەیهی سەلام. هەموو ئەم پێغەمبەران زنجیرەی هەموو ئەم پێغەمبەران لە بەنی ئیسرائیلە بۆچی بۆ ڕاستکردنەوەی ئەوان هاتوو. خاڵێک کە زۆر گرنگە ئەویش ئەمەیە ئەوان کە دێن ئیدعای ئەوە ئەکەن کە هەیکەلی سولەیمان بەسی پێی معبەدەکەی و مزگەوتێکە لە سەردەمی سولەیمان پێغەمبەر عەلەیهی سەلام مزگەوت پێوتراوە هەیکەلی سولەیمان. ئەمە ئەگەر هەژبێ شتێکی زۆر ئاسایە لە قەزەکە هیچ ناگۆڕێ. بۆچی؟ لە چەند ڕوویەکەوە یەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی الئەنبیا ئیخوە وەدینهم واحد. ئەمە یەکەم. دووەم کە زۆر گرنگە ئەگەر قودس پێگەی قەوم و نەتەوەیەک بوایە تایبەتی هۆز و نەتەوەیەک بوایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێش ئەوەی هیجرەت بکە ئیمامەتی لە قودسا بۆ هەموو پێغەمبەران دەکرد کە تەڵەن ئەچێ بۆ میعراج. هەندێک پیان وایە لە دوای گەڕانەوەی لە میعراج لە قودسا ئیمامەت بۆ هەموو پێغەمبەران دەکا عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام. کەواتە ئەمە ئەوە سەلمێنە کە قودس پەیوەندی بە قەوم و نەتەوەوە نییە، پەیوەندی بە هەر کەسێکەوە هەیە کەوا لەگەڵ خوای گەورەدا چەندە ساز بێ قودس ئەبێتە ئەو کەسە بێتە خاوەنی قودس، نەک قەومێکی تایبەت یان نەتەوەیەکی تایبەت. ئێستا مەسەلەن کعبە هی کێ؟ وەکو سنووری جوغرافیایی شتێکی ترە کەوتوێتە ناو وڵاتی عەرەبستانی سعودی، بەس هیچ وڵاتێک ناتوانێت خۆی بکاتە خاوەنی کعبە کە پێغەمبەری صلی الله علیه و سلم تیاوە. یعنی ئێستا بڵێن سعود بڵێ کعبە هی منە لە خاکی منە غەیری عەرەب ناڵم یەک کەس بێت بۆ کعبە ناتوانێت. بۆچی ناتوانێت؟ چونکە مقدسێکی دینیە، لە ڕووی دینەوە مقدسە. کاتەوەی چەند لە دینەکە نزیک بێ چەند لەگەڵ دینەکە ئاوێتە بوو بێ ئەوەندە لە کعبەوە نزیک. قودسیش بە هەمان شێوەیە. پیرۆزی قودس لە دینداریەوە پیرۆزە، نەک لە قەوم و لە شعبێکەوە. پیرۆزی کعبە ئەوە نییە کە کعبە لە بڵێن لە سعودە لە عەرەبستان پیرۆزی پیرۆزی و لە وەرنەگرتووە. کاتەوەی ئەوان ئەمڕۆ ئیدعایەکەن ئەسڵی قەزیەکە ئەوەیە ئەوەندە متەعەنید بوون ئەوەندە کە لە ڕق بوون خوای گەورە چەندین پێغەمبەری بۆیان ناردووە کە ڕاست بوون کە ڕاستیش نەبوونەوە. کەواتە یەکبوونی ئەفم کە یەکبوونی مسلمانانیشە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام کە دەتوانێت مسلمانان جارشکە ینی کە دەستیان بە عەقیدە و دینەکەیانەوە گر جارێکی تر بتوانن بگەڕێنەوە بە قودس. جا قەزیەکە ئەمەیە کاتە پیرۆزی قودس لە پیرۆزی دینداریەوەیە نەک قەوم و عەشرەتێکەوەیە. بەڵێ کاتەوەی ئەوان ئیدعایەکەن کە پێغەمبەرانی بەنی ئیسرائیل بینای کردووە کەس نکولی لەوە نی، کەس لاری لەوە نی. چونکە لە سەردەمێکا کە ئیمامی عومەر قودس ڕزگار دەکا دەیبەنە کەنیسە هەندێک پێیان کەنیسەی قیامەیە ئەیبەنە نوێژکە ئیمامی عومەر لەوێ نوێژ ناکە. ئەفەرمێن نەبادا ڕۆژێک ڕۆژنامە مسڵمان بڵێ خەلیفەی مسڵمان لێرە نوێژی کردو بیر ڕوخێن یابی کەن مزگەوت. یعنی لە ساحەی دەسەڵاتی ئیسلامی ئەوەندە ئازادی و حڕیەتی عیبادەت و ئەماکینی خۆیان هەبووە ئیسلام نەهاتووە بێت چی بکە ناسنامەی دینداریان و دینیەوان هەمووی بسڕێتەوە. بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینە
هەتاوەکو جوولەکە گەورەترین خیانەتی لە پێغەمبەر نەکرد صلی الله علیه و سلم پێغەمبەر چ عەلاقەی بەوان هیچ ئەسڵەن کێشەی لەگەڵ ئەوانان نەبوو نەسارا کە لە مەدینە هەبوون لە خوارەوەی مەدینە نەسارا قەومی نەسارای لێبوو ئەسڵەن پێغەمبەر صلی الله علیه و سلم کێشەی نەبوو لەگەڵیانە هەندێک پیان وایە لە ڕیوایەتێک هاتووە کەوان نەسارا هاتنە مزگەوت بۆی وەفدێک بوون طبعا شوێنی وەفد بریتی بوو لە مزگەوت هاتنە مزگەوتەوە ئەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیجازەی پێدان لە سوچێکەوە عیبادەتی خۆیان کرد کاتە ئەسڵی قەزیەکە ئەمەیە مسلمانان لە تەسامح و لێبوردەیی و چاوپۆشی و تێگەشتن لە مانای مەفهومی چمکی پێکەوە ژیان کە هاتوونەتە قودسیان بە مڵکی هەموو کەس زانی نەک ئەوەی دەستی بەسەرا بگرن ئیتر هەرچی مقدساتی جوولەکە و نەسارایە مەحویکەنەوە لەو کاتەشکی هەبوو بڵێ بۆ واکی کاتە نوێشکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قودس بە هەموو پێغەمبەران دووەم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لا تشد الرحال إلا إلى 3 مساجد مسجد الحرام ومسجد هذا ومسجد الأقصى أمام يعني مسجد الأقصى هاوشانی کەعبە و مەدینە باس کراوە جا ئەگەر ئەم مەسجد الأقصایە تایبەتی جوولەکە بوایە چۆن پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام زوڵمی لە جوولەکە کرد ئەفەرموو ئەگەر بچنەوێ هەر کەس نوێژێ بکا 500 ئەوەندەی نوێژێکی تر ئەجری دەسەکەوێ کاتە مەسجد الأقصا قەزیەیەکی دینیە قەزیەیەکی قەومی نییە کێشەی هەموو مسلمانێک لە هەر شوێنێکی دنیا نەکەوەی کەسێک بێ بە بیانوویەکە وەڵا کاکە ئێمە مەسەڵەن وەکو ئەمە وایە من لە ساڵێکا بڵێن لە شوێنێکا مابمەوە ماڵم لەیە بوو بێ شوێنێکم ئاسەوارێکم بەجێ هێشت پێ سبێنێ بێ بڵێن وەڵا کاکە من هەر لێرە ژیاوم 10 ساڵ لێرە ژوابێ ئەوە بمێن نا ئەمە قەزیەکە ئەوان لە ڕووی زوڵم و زۆرداریەوە دەیانەوە قودس بسلمێن کە هی خۆیانە قودس بکەنە قەزیەی خۆیان ئەگەر هەر ناوەکەشی ناوی قودس مسجد الأقصى کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەکا ناوەکەشی ناوێکی عیبری نییە بەڵێ تا بڵێ کاکە ئەمە پەیوەندی چییە هەر بە عیبریکردنی ناوەکەش معنای قودس دەگەێنێ کاتە قودسیەتی قودس لەبوونی پێغەمبەرانەوە قودسیەتی وەرگرتووە نەک لەبوونی قەوم بنێتەوەیەکە کە لەوێ بێت مامۆستا مەسیحیەکانیش بە هەمان شێوە هەر پێیان وایە کە ینی بۆ ئەوانیش پیرۆزی هەیە پیرۆزی ئەوان چۆنەکە لەلای مەسیحیانیشەوان شوێنکەوتانی پیرۆزیەکەیان ئەوەیە کەوا ئیسا پێغەمبەر ئیسلام لێیە بووە یعنی ناڵێم قودس فلەستین مەهدی زۆربەی پێغەمبەرەکان لانکەی پێغەمبەران بووە کەلانکەی پێغەمبەران بووە چۆن موسا پێغەمبەر لێ بوو عەلەیهی السەلام ئیسا پێغەمبەریش لێ بووە یەحیا و زەکەریاش لێ بوون داود و سلێمانیش لێ بوون کاتە ئەمە یعنی جوولەکە دەبێ وا بیر بکاتەوە نەک بڵێ ئەوە هیمنە لەبەرەوەی پێغەمبەری زۆرم بە هاتووە هەر ڕووی نەبێ ئەم شتانە باسکە چونکو زۆری پێغەمبەر علامەتی زۆری خراپی خەڵکە بۆی ئەوەندە پێغەمبەری بۆ هاتوو ئەگەر خەڵکەکە بە یەک پێغەمبەر ئیکتیفای بکردایە یەک پێغەمبەری بۆ دات کاتە قودسیەت و پیرۆزیەوە هەمووی تەسامحی ئیسلام ئەوان ئەمڕۆ شانازی پێوە دەکەن چونکە ئەگەر دەسەڵاتی ئیسلامی ئەو کاتە کە چەندین ساڵ مسلمانە حاکم بوون لە فەلەستینە لە سەردەمی ئیمامی عومەرەوە بڵێن لە ساڵی 15 و 16 کۆچیەوە هەتا وەکو قەرنی حەڤە یا قەرنی 15 میلادی کە مسلمان باڵادەست بوون لێ یەک پشتی پیرۆزی جوولەکە و مەسیحیان نەشتۆردەوە جوولەکە و پاکتاوی نەڕێگەزیان کردووە نە پاکتاوی ئاینیان کردووە خۆ ئەگەر بیان کردایە لە ماوەی 100 ساڵە کەسیان نەهێشت تەریخێکیش نەبوو کە باسی کا بڵێ ئەم جوولەکان چیان لێ هات کەواتە تەسامحی ئیسلام وای کردو ئەمڕۆ ئەوان لەوێ هەبن بەڵام بەداخەوە ئەوان لە تەسامحی ئیسلامە استیفادەی هەڵەیان کرد سوء استیفادەیان کرد ئەمڕۆ مقدساتی هەموو دینەکان بخەنە ژێر دەستی خۆیان و بەی خۆیانی بسان زۆر باشە مامۆستا ئەوەی کە مسلمانان ئەوەندە داکۆچی لەسەرەوە دەکەن سەر ڕاوی کە مەهدی پێغەمبەرانە لانکەی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێت زۆرینەی پێغەمبەران لەوێەوە هاتوون شەوڕەوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مۆرچی ئیسلامی بوونی ئەو شارەی زیاتر چەسپاندووە یاخود پەیوەندی بەوە هەیە کە یەکەم ڕووگەی مسلمانانە و یەکەم جار مسلمانان بۆ نوێشکردن ڕوویان لەوێ کردووە یەک قەزیە هەیە زۆر مهمە ئەویش ئەمەیە یەکەم بزانین پێغەمبەران هەمویان لەسەر یەک دین بوون الأنبیاء إخوة ودينهم واحد ئەمە یەکەم هەمویان بران و دینیشیان یەکە دووەم هەر پێغەمبەرێک هاتووە بە نەسی ئاەتی قورئان
وعدی لێ وەرگیراوە ئەگەر پێغەمبەری آخر زەمان هات لەتؤمینون به وەلەتەنسوڕنە ئیمانی پێدەن و سەرخەری دەبن کاتە زنجیرەی پێغەمبەران زنجیرەیەکی یەک لە دوایەکی لێک نەبڕاوە نەک زنجیرەیەک بێ لێک بڕاو بێ ئەم پێغەمبەرە بۆ خۆی هاتێ وڵای دوای پێغەمبەرێکی تر هاتێ وانە کاتە زنجیرەبوونی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسسەلام دلیلە لەسەر ئەو پێغەمبەرانە یەک خەتیان بۆ یەک نەهجیان کاتە هەر پێغەمبەرە لە هەر شوێنێ هات ئەم پەیامە هی هەموو پێغەمبەرەکان نەکی پێغەمبەرێک ئەمە یەکەم دووەم کە خاڵێک زۆر گرنگە ئەگەر قودس لەدەست ئێمە بێ جیاوازی چی ئەگەر لەدەست جوولەکە بێ مامۆسایە کوتی جارێکیان کابرایەکی مەسیحی پێوتم بۆ دینەکەی ئێوە ڕێی داوە کچی ئێمە شوو بە ئێوە بکە بەڵام کچی ئێوە شوو بە ئێمە نەکە بەس پێچەوانەکەی دروستە ینی هەرکی هەروایە بەس ئەڵێ ئێستا مەسە موسڵمان حەزەر بکانی دات وتی بۆتی لەبەر یەکشت وتی ئەو کچی ئێوە یەتە لا ئێمە باوەڕمان بە پێغەمبەرەکەی ئێوەیە کە پێغەمبەر باوەڕمان بە پەیامەکەی ئەویشێ ئەو پێغەمبەرە کە لا ئێوە مقدس لا ئێوە مقدس ڕێزی لا ئێمە هەیە ئەگەر تۆش ڕێزی پێغەمبەرێک باوەڕیشمان بە پێغەمبەرایەتی ئەویشێ ئەگەر ئێوەش ڕێز لە پێغەمبەرەکەی ئێمە ئەگرن بە پیرۆزیان باوەڕیشتان پێیان کچێک چێ دەکتیشتان کابرا خۆ باوەڕ بێنە بە پێغەمبەرێکی ئێمە ئیتر کاتەوتی یەک قسەی نەکرد بێ دەک بوو کاتە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە تەواوکەری زنجیرەی پێغەمبەران کە خۆی ئەفەرمێ من وەکو لەگەڵ پێغەمبەر وەکو بینایەکی جوان و کەشخە و ڕازاوم یەک مەوقیعی خشتێکی ماوە هەر کەس دێ دەیبینێت چەند جوان و قەشەنگ و ڕازاوەیە ئەڵێ خۆزگە ئەم خشتەیە چی وایە کامڵ بووە ئەفەرمێن ئەو خشتەیەم کامڵم کردو کاتە پێغەمبەران ئەگەر ئەم تعبیرە ڕاست بێ پێغەمبەران یەک قەسری مشەیەدن باڵاخانەیەکی ڕازاوی جوان هەمویان باڵاخانەیەکیان تەواو کرد کە پێغەمبەر سەڵسەم کۆتا پێغەمبەرە ئەمە یەکەم دووەم مسڵمانیەتی بوونی قودس یا پەیوەندی بوونی قودس بە دینەوە لە شەوڕەوی پێغەمبەر عەلەیهی سەڵام دەرەکەوێت کە خوای گەورە دەیباتە ئێوە اینجا ئیمامەتیشی لێ پێدەکا بە پێغەمبەر عەلەیهی سەڵام هەر لێشەوە دەچێت بۆ ئاسمان لێشەوە دەکەڕێتەوە دوێم شوکو جەنابەت ئاماژەت پێ کرد ڕووگەبوونی قودس بۆ مسلمانان دلیلێکە لەسەر ئەوەی کەوا دینی ئیسلام دینی محەممەد تاواکەری دینی موسا پێغەمبەرە دینێکی تازە نییە کە پێغەمبەر سەڵسەم ڕوو ئەکاتە قودس نوێژەکە جوولەکە دەڵێن سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها کە پێغەمبەر سەڵسەم لە مەککە دەبێت تەمانە من مەککەیە قودس لێرەوەی لەسەرەوەی کە نوێژی دەکرد بەرەو قودس لە پشتی کەعبەوە نوێژەکریان لە بینی خۆی قودسە کەعبەی قەراردا کە چووە مەدینە طبعاً ئەوە تا لەکوێ مەدینە مەککە ئەکەوێتە پشتەوەی یعنی نەئەکرا ڕوو کاتە مەککە ئیتر ئەبێ پشتی لە قودس لەو ماوەی 16 مان کە لە مەدینە ڕوو دەکاتە قودس نوێژەکە دوای قیبلە وەردەگێڕێ بۆ مەککە خەڵکی سەفیه کە خوای گەورە باس سيقول السفهاء من الناس کابرای جوولەکەی وت ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها ئەم پێغەمبەرە چیەتی ئەلێ ڕۆژی ڕوو ئەکاتە قودس ڕۆژی ڕوو ئەکاتە کەعبە ئەمە چیەتی قل لله المشرق والمغرب يعني خوای گەورە فەرمێ بڵێ ڕۆژ هەڵات ڕۆژ مڵکی خوای گەورەیە کاتە ڕووکردنە قودس یەکەم بەڵگەیەکی ڕاست و ڕوون و حاشا هەڵنەگری ئەوەیە کە محەممەد صلی الله عليه وسلم پەیامەکەی محەممەد تەواوکەری پەیامی پێغەمبەرەکانی تر ڕووکردنە کەعبەش ئەوەیە کە ئەم پەیامەی موسا پێغەمبەر تا ئێرێ ئەبێ نسخ بێتەوە ڕوو بکەنە کەعبەکەی محەممەد صلی الله عليه وسلم جوولەکەی ئەوەی کەوا جوولەکەیکی ڕاستەقینە بێت اعتراف بەڕاستی و بە حەقیقەت بکەم ڕاستی هەمووی دەزانن چەندین نمونەمان لەسەر دەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جوولەکە ئەم ڕاستی ئەزانێ کەواتە قودسیەتی قودس بۆ ئێمە لەوەیە کەوا پێغەمبەرانی بەنی ئیسرائیل لەوێ هاتوون کە ئێمەش ئیمانمان بە هەموو پێغەمبەران هەیە بەبێ ئیستیسنا باوەڕیشمان هەیە پێغەمبەری خوان باوەڕیشمان هەیە کەسانی هەڵبژێراوە بەڕێزن دووەمیش ئەوەی کەوا قودس پەیوەندی بە دینەوە هەیە بۆیە لای ئێمە مقدس و پیرۆزە ڕووکردنە قودسی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەڵگەیەکی تر لەسەر گەورەی فەرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کە باسەکە ڕۆشتن و ڕێکردن بۆ عیبادەت و پەرستش بێجگەر لەم سێ مزگەوتە جایز نییە کە یەکێکیان مەسجید الئەقسا ناوی دەبە کە نوێژێک تێیدا بەرامبەر بە 500 نوێژە لە غێری مزگەوتی ترە بێجگەر لە کەعبە و لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستا ئەوەی کە
قودس لە ژێردەستی جوولەکەدا بێت و ئەوەی کە قودس لە ژێردەستی مسلماناندا بێت. قودس ئەگەر لە ژێردەستی جوولەکەدا بێ هەر بەوەی بۆ سیفەتەی کە ئاینی جوولەکە تایبەتمەندێکی داخراوی هەیە، تایبەتمەندێکی تەبشیری نییە ئەوەی کاوەکو مەسیحیەت کە ڕابگەیاندیاوەکو ئیسلام بڵاو بکرێتەوە. تایبەتمەندێکی داخراوی هەیە تەنها بۆ جوولەکەکانە. ئەگەر قودس لە ژێردەستی مسلماناندا بێ مۆرچێکی جیهانی پێوە نیە بۆ هەموو خەڵک، بەڵام ئەگەر لە ژێردەستی جوولەکەدا بێ مەحرومکردنی یعنی یەکێک لە شوێنکەوتە ئاینەکان ئەگەر مەسیح و جوولەکە بتوانن بەڵام مسلمانانی لێ مەحروم دەکەن ئەگەر بتوانن. ئەسڵی قەزیەکە ئەمەیە تۆ لە تەریخا ئەمەمان سەلماندوو، یعنی ئەوە نییە ئەمە شتێکی نەزەری بێ بیڵێ کە ئەگەر قودس مسلمان حکمی کە هەموو کەس بۆ هەموو کەسە، بەڵام ئەگەر قەومێکی تر حکمی کە هەر بۆ خۆیەتی. ئەمە شتێکە لە تاریخا بە عەمەلی سەلمێنراوە. ئیمامی عومەر کە دەچێت فەتحی قودس دەکا، یعنی کە تاریخ ئەڵێ ناچێتە کەنیسەیەک نوێژکە، نەبادا لە مستەقبەلا مسلمان بڵێن خەلیفە نوێژی تیا کردووە بیکەر موڵکی خۆیان. مقدساتی جوولەکە ئەمڕۆ جوولەکە کە شانازی پێوە دەکا، لافی خاوەندارێتی فەلەستین و قودسی پێلێدا لە سای چییە؟ لەسای ئەو حڕیەت و ئازادیە کە ئیسلام بەوانی داوە، کە ئیسلام ئەوانی وە دەرناوە، کە ئیسلام ئەوانی دەرنەکردووە، کە ئیسلام زوڵمی لە عیبادەت و لە شاعیری عیبادەتی ئەوان نەکردووە. یعنی کێشەکە ئەوەیە تەسامحی ئیسلام ئەوەندە فراوان بۆ ئەوانیشی گرتووەتەوە. مامۆستا لە ڕووی مۆرکیشەوە، ینی ئەگەر بەدەستەوانە بێ وەکو ئێستا دیموگرافیا و پێکاتی دانیشتوانەکەشیان گۆڕیوە، بەڵام مسلمانەوە گەوەی باسێکی لە مێژوودا سەلماندویانە سەرڕاوی کەس نەبەوە بتوانێت ڕێیان لێ بگرێ، بەڵام حڕیەتی ئاینەکان ئازادی ئاینەکانیان پاراستووە و ئازادی هەموو شوێنکەوتانی تریان پاراستووە. تۆ ئێستاش حساب بکە، ئێستاش ئەو وڵاتانی کەوا ئیستیعماری فەڕەنسی و ئیتالی دەستی بەسەرا کرد، بڕۆ ئێستش ئاسەواری داگیرکاری ئەوان بەسەریانەوە دیارە، مثلا وڵاتانی غەربی ئیسلامی شیمالی ئەفریقیا، بڕۆ زۆربەی زمانی عەربیان تونس و جەزائیر و مەغریب و زمانی عەربیان تێک چووە، چونکە ئەوان ئەوەندە زۆر و زوڵمیان لەوان کردووە حتا زمانەکەشیان لێ سندونەتەوە. بەس لە سایه دەسەڵاتی ئیسلامیە ئەو جوولەکانی لە مەدینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە حاکم بووە، کە ڕئیس بووە، ئەم پێغەمبەر عەلەیهی سڵاو وسلام یەک ڕۆژ نەهاتۆ زوڵم لە یەک جوولەکە بکە. لە سەردەمی ئیمامی عومەرە ئەفەرمێ کابرایەکی جوولەکە سواڵیەکە بەتەمەنێ، فەرمیەوە تۆ چیت سواڵەکە؟ لە قودس یان لە مەدینە لە مەرکەزی خلافەتی ئیسلامیە. ئەمە جوولەکە سواڵەکە کاتەمە بەڵگەی لەسەر بوونی جوولەکە لە سایه دەسەڵاتی ئیسلامی. بێگومان دووەم سواڵی کردو بۆ سواڵەکە ئەڵێ وتی من پیرم، کات خۆی گەنج بووم، سەرانم بە دەسەڵاتی ئیسلامیەوە، ئێستا ناتوانم سەرانشم لێ وەرناگرن کە پیر بوون هیچیان نەبوو ئیسلام فەرمێ بۆ خۆتان. ئەفەرمێ ئیمامی عومەر بردێ بەیتولمال وتی ئەم کابرای بزان مانگانە چەند پارە بەشیەکە، ئەوەندە پارەی بۆ ببڕنەوە. یعنی لە مەرکەزی خلافەتی ئیسلامی لە مەدینەی پێغەمبەردا عەلەیهی سڵات وسلام کابرا کە مسالم بۆ کەسەقی نەبوو بەسەریەوە، چجا ئەوەی قودسێک کە بەسەر کابراایکی جوورەکە 100 ساڵ تێیدا ژیابێ. کاتە ئێمە دەسەڵاتی ئیسلامی ڕاستەقینە بە درێژایی مێژووی خۆی سەلماندوویەتی لە هەر وڵاتێکە ئیسلام بوو بێ هەموو کەس پێکەوە ژیاون، لە هەر وڵاتێکە ئەم ئیسلامن دەسەڵاتی نەمابێ، دەسەڵاتێکی عەلمانی، دەسەڵاتێکی لایکی، دەسەڵاتێکی لادینی هاتبێ، تەنانەت دەسەڵاتێکی مەسیحی و جوولەکەش هاتبێ، مسلمانەکانیان بە هەموو شێوەیەک چەساندۆتەوە، مسلمانەکانیان بە هەموو شێوەیەک لە هەموو شتێک حتا لە نوێژیش مەحرومیان کردو. ئەوەی ئێستا پێڵێن ئیسپانیا لە سەردەمی دەسەڵاتی ئیسلامی ئەندەلوس نەبوو، بزانە هەچی مۆرکی ئیسلامیە بە ناوی شارەکانیشەوە گۆڕیانەوە. کاتە ئەم دینی ئێمە لە سایه دەسەڵاتی ئێمە قودس ئەو قودسەیە ئێستش قودسە، بەڵام ئەگەر بکوێتە سایه دەسەڵاتی جوولەکە سەرباری ئەوەی کە قودس ئەیانەوێ بی ڕوخیانن، حتا مەسیحیش نیان لەو شارە بە ئازادی خۆیان عیبادەتی خۆیان بکەن. بەس ئێستا زیاتر بۆ بوورە، ئێستا زیاتر تەنگیان بە مسلمانە هەڵچینون، چونکو دەزانن ڕۆژێک دەبێ مسلمانان بە هیچ شێوەیەک سازش لەسەر بستەخاکێکی خۆیان ناکەن. ناتوانێت ینی پارویەکی ئاسان نیە جوولەکە بتوانێت ئێستا بە ئاسانی ئاوا قوتی بدە. پێچی ئێستا لە سایه دەسەڵاتی دیکتاتۆری ئەم دەسەڵات دارانی کە ئێستا هەیە جوولەکە بتوانێت قودس بکاتە پایتەخت، پێچێ قودسیش بڕوخێنە، خۆ لە دڵی خەڵکە ناتوانێت بێڕوخێنە. بەڵێ شێخ الئیسلام ئیبن تەیمیە گرتیان وتیان ئەگەر بەرمدەن مزگەوتم لێمان ئەکەن لە تازیەکانە لە شایەکانە قسەی خۆمەکەم، ئەگەر بمکەرن سجن لە سجنە،
ئەگەر بمکەن ئینفرادیش خۆ ناتوان دەسەڵاتتان بەسەر دڵما هەن ئەگەر ڕۆژێک خوای گەورە ئەوە نەکا قودسیش بڕوخیان لە سایه بێدەنگبوونی شەیطان و ئەخرەسی ئەم دەسەڵاتانە بتوان خۆ لە مسڵمان ناتوان دەری بێن کاتە لە سایه ئەو قسەی جەنابەت لە سایه دەسەڵاتی ئیسلامیە هەموو دینەکانتوان لە قودس بە ئاسوودەی پێکەوە بژین بەڵام لە سایه هەر دەسەڵاتێکی تر ئەوانە یعنی ئەیانەوێ هیچ کەسی تیانەیەڵ نەک هەر مسلمان بەڵکو مەسیحیەکانیش نەک هەر مەسیح حتا تەنانەت ببووە تەنانەت دەوڵەتی ئیسرائیل ئەوەی کەوا دەوڵەتی ئیسرائیل حتا زۆر جوولەکەش هەیە لە دنیا ڕازی نییە بە دەوڵەتی ئیسرائیل لەوەرەی عەفو ئەوانیش بێبەش دەبن لە ئەو شوێنە پیرۆزانەی کەوا لای جوولەکە پیرۆزە زۆر باشە مامۆستا لە سەردەمی ئیمامی عومەردا ئەو شوێنە فەتح کراوە و سەلاح الدینی ئەیوبی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دیسان ئەویش هەر فەتحی کردووە دەوڵەتی عوسمانیش بۆ ماوەی 4 سەدە لەژێر دەسەڵاتی ئەودا بووە یعنی هەموو ئەمانە مڵکی ینی مۆرچێکی جیهانی بوونی قودسی پێوە دیار بوو بەڵام دەمێ ئەو بپرسم ئەگەر ئەم شارە ینی قودس کە ئێستا لە ژێر دەستی جوولەکەدایە و بەو شێوە ینی کردوێتێ شارێکی داخراوە بەسەر موسڵماناندا ینی جیهان چ زەرەرێک دەکا بۆی کە موسڵمانیان شوێنکەوتێکی ئاینی ئاسمانی کە ئێستا شوێنکەوتێکی زۆری هەیە موسڵمانان لە هەموو دنیادا بوونیانەیە کە ئەوانی لێ مەنع دەکا ئەمە چ زیانێک بۆ جیهان ینی بۆ ژیان بۆ ئەم سەردەما چ زیانێکی دەبێت یەک خاڵ هەیە زۆر گرنگە ئەویش ئەمێ زۆر بەداخەوە لە ممارەسی هەڵی هەندێک موسڵمان ممارەسەی ئەم دەسەڵاتە دنیا خۆرانی عالەمی ئیسلامی وای لێ هاتوو خەڵک ئێستا زیاتر ڕووی لە دیموکراسی و ڕووی لە جیهانی ڕۆژئاوا ناوە لە پێناوی بەدەستهێنانی مافەکانی هەر کەناڵێکی ڕاگەاندن دەکەیتەوە دنیای ئیسلام بووەتە دنیایەکی زیندانێکی تاکەسی و هەموو خەڵک لەنەوەیە ئەمرێ دنیای ڕۆژئاواش بووەتە دنیایەکی خەونە ئەرخەوانیەکانی خەڵک دووەم ئێمە هەموو هیوا ئومێدێکی پێکەوە ژیانمان لە سایەی غەربا دەبینینەوە هەرچی ئەوەی پێ دەوترێ تەنمی بەشەری ئەوەی پێ دەوترێ ئازادی ئەوەی پێ دەوترێ یەکسانی ئەوەی پێ دەوترێ ماف هەموو خەونەکان ئێمە لە ئەوروپایە ئەمڕۆن هەرچی بەڵگە و هەرچی شتی جوانە کە بە بەڵگە دەینەوە دەڵێن ئەوروپا ئاوایە بۆیە پێش ئەمڕۆ بە بڕیاردانی پایتەختبوونی قودس ئەگەر هەر کەسێک یەک زەڕە عەقڵیشی هەبێ دوور بێ لە ڕووی جەناب توی سەران تێ ئەگامە سەرابێک کە ئەم خەونانی ئێمە باسییانەکەین بۆچی هەر ئەو قسەی پێشوو لە سایه ئیسلامە حتا دەسەڵاتی عوسمانیش کە ئێمە ناتوانین بڵێ دەسەڵاتی صرف ئیسلامی و دەسەڵاتی سوڵتان ئەی سوڵتانەکانی ئەوی بیش بەس لەو دەسەڵاتە نیمچە ئیسلامیەشدا هەموو کەس لە سایه بە ئیسراحەت ژیاوە کەسیان بە زۆر دەرنەکردووە لە وڵاتی خۆی و دەریان نەناوە لە وڵاتی خۆی قسەکەی من ئەمەیە ئەمڕۆ لە سایه مافی مرۆڤ پێکەوە ژیان ئازادیەکان ئەوەی کاهی خۆمانە پێمان دەفرۆشنەوە ئەمڕۆ جارێکی تر عەدی عەکسیان ژماردۆتەوە یعنی وەکو عەرزم کردی و یەک تۆز عەقڵی هەبێت تێدەگا ئەوەی ئەوروپا لە باسی مافی مرۆڤ و یەکسانی پێکەوە ژیانکە هەمووی درۆیەکی ڕوتە هەموو چاواشەکاریە بۆچی چونکو ئێستا دەیەوێت قودس بکاتە پایتەختی ئومەتێک کە هەموو دنیا ئەزانێت کە هی ئەوانی خۆشیان دەزانی ئەوانیە بە زۆر داگیریان کرد خۆشیان دەزان دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی تازەیە دەوڵەتێک نییە کە بڵێن چەندین ساڵ بێت دەوڵەتێک نییە کە ئەوەی ئێستا لە ئیسرائیلە بڕۆ لە جنسی ئیسرائیل چەند کەس بێت 4 ملیۆن کەس بێت لەم 4 ملیۆن ئیسرائیلێت جنسیەکان لێ بکۆڵە بزان چەندیان خەڵکی فەڵەستین زۆرینیان هێنراون کەمیان خەڵکی فەڵەستین لە هەموو وڵاتەکانی دنیاوە هەرچی جوولەکە بووە بە زۆر و بە تەماح ڕاپێچی ئیسرائیلیان کرد بۆی بێتە دەوڵەت کەواتە ئەمەی ئێستا دەیکەن هەڵوەشانەوەی هەموو ئیدعایەکە کە ئەوروپا دەینێرێ بۆ ئێمە ناچار دەکاوابی بە درێژایی مێژووی مسلمانان لە هەموو وڵاتێکە کوردستانی خۆمان یەک نمونەی سادە باسکەم لە هەڵەبجەی شەهید چەند ساڵە مسلمان و کاکەی پێکەوەژ هەتاکو ئێستش نەبیسراوە یەک ئیحتیکاک ڕوودا لە نێوانیان زۆر بە ئازادانە و زۆر بە تەسامح بەیەکەوە ئەژین یەک کێشە ڕوودا لە نێوانیاندا
چەند ساڵ ئەم سلێمانی شاری سلێمانی ئەمە کەنیسەی تێدا کێ چووە یەک بەرد لە کەنیسە بکرێت کاتەم دەسەڵاتی مسلمانانە نایاڵێ خەڵکی ئاژاوە و کێشە و ناڕەحەتی دروستکە دەسەڵاتی مسلمانە نایاڵێ کە خەڵکی هەمیشە لە شەڕ و لە ئاژاوەدا بن مسلمان هەمووی ژیانی پێکەوە ژیانی هەمووی ژیانی ئەوەیەکەوە بە ئاشتی بێ عەبدوڵای کوڕی سەلام ئەفەرمێ کە پێغەمبەر سەڵ سەڵام کۆچی کرد بۆ مەدینە ئەو کاتە کافر بوو جوولەکە بوو یەکێک لە ئەحباری جوولەکە بوو ئەڵێ کە پێغەمبەر بینی صلی الله علیه وسلم زانیم ئەم وەجهە وەجهی درۆزن نییە ئەفەرمێ یەکەم قسە کردی فەرمی ئەیها الناس ئەفشوا السەلام خۆجارێ هێشتا نەهاتووەتە مەدینە ئەگەر ئەم سەلامەت تەنها دابڕین بە سەلام عەلەیکومی مەرحەبای یەکتر خۆجارێ خەڵکی مەدینە نازانێت سڵاوی ئەهلی ئیسلام چییە کاتە ئەفشوا السەلام یعنی ئاشتی و پێکەوە ژیان لە نووسینەوەی دەستوری مەدینە هەموو حتا عەشرەتی جوولەکەکانیشی تێدا باس کراوە کە چ مافێکیان هەیە چ ئەرکێکیان هەیە کاتە لە بڕیاردانی قودس بە پایتەختی قەومیەتێک بە پایتەختی ئاین و مەزهەبێک هەچی ئاین و مەزهەبی ترە تێدا چییە بێ تێدا جێ نابێتەوە هیچ ئاین و مەزهەبێکی تر بێجگە لە خۆیان نەک بێجگە لە خۆیان بەڵکو و بێجگە لەوەی وەکو خۆیان بیرکاتەوە لە ئاینەکەی خۆشیان ڕێ نابێتەوە تێدا کاتە ئەمەی ئێستا بڕیادراوە قودس بێتە پایتەختی مەزهەبێک پایتەختی ئاین و ئاینزایەک ئەمە هەڵوەشاندنەوەی هەموو بەڵگەکانی ئیدعای پێکەوە ژیانی نەتەوەکانە چونکو لە تەریخ سەلماندوویانە ئێستش هەر فەلەستینیەک هەر کات ئیسرائیل ئارەزوو لێ بە هەر بیانێکەوە ماڵەکەی دەڕوخێت کەواتە سەرەتای ڕەهابێکی گەورەیە بووی ینی ئیعلانکردنی حربێکی گەورەیە حربێکی ئاشکرایە لە بەرامبەر تەواوی ئیسلام تەواوی شوێنکەوتانی بێرباوەڕی ئیسلامی نانە بە تەعبیرێکی تر بێڵێن ئیعلانکردنی بەستنەوە و دروستکردنی ئاژاوەیەکە لە نێوان حتا ناو جوولەکەکان خۆشیان چونکە خۆ جوولەکە بەوە ڕازی نابێت کۆمەڵێ جوولەکەی کە بەوە ڕازی نین کە تەنها پایتەختی خۆیان بێت مەسیحیش ڕازی نییە بەوە موسڵمانیش ڕازی نییە بەوە هەر کەس هەندێک ویژدانی هەبێ بەوە ڕازی نابێت بەڵام ئێستا دەوڵەتانی غەرب کەیفیان بەوە دێ دائیمەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشە هەبێت چونکو یاریەکەی ئەوان ئەبێ لێرە بێ نابێت لە وڵاتی خۆیان بێت کەواتە لە دوای تەوابوونی ئەوەی کەوا دروست کرابوو یا ئەو شەڕانی بەرۆکی عێراق و سووریا و ئەم مەنتیقەی گرتبوو لە نوێنەرایەتی داعش و بەرامبەر کورد و بەرامبەر عێراق و بەرامبەر سووریا ئەوانە وردە وردەوە خەریکە بەرەو ئاوابوون دەڕوە ئەبێ کێشەیەکی تر هەبێ بۆی زلهێزەکان بمێننەوە بۆی بازاڕی چەکەکانیان گەرمتر بێ بۆ ئەوەی کەوا نەوتی ئێمە هەر زۆر زۆر بە هەرزان و بەکەمی بن بۆ هەموو سەرەتی وڵاتانی ئێمە بۆ خۆیان ببن هەر ئەوەیە ئەگینە ئەسەر لە کۆتایی هاتنی خەریکە بەرەو هێوربوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ کێشەیەکی دروستکەن مامۆستا دەمەوێت بەپرسم سەرەتای هەموو داگیرکاریەک ئێمە پێی دەڵێن داگیرکاری و بێگومان لە بڕوای ئێمەوە لە فکری ئێمەدا ئەوە داگیرکاریەکی سەریحە بۆ مقدساتی مسلمانان بۆ ڕووگەی مسلمانان بە شوێنگەیشی پیرۆزی مسلمانان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێکردووە کە ڕووگەی ئێمە بووە هەموو داگیرکاریەک ینی کە باسی داگیرکاری دەکەی لەگەڵەوەشدا ئەوە سەرهەڵنادا کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم داگیرکاری دەبێت کۆتایی بێ ئەنی ئەم ئیغتیسابە دەبێت کۆتایی بێ ینی ئەمە دەبێت جارێکی دیکە بۆ خاوەنە ئەسڵەکانی خۆی بێتەوە بەدڵنیاییەوە هەموو هەر شتێ سەرەتای هەبوو کۆتایی دەبێت بەڵام کێشەی ئەمڕۆ ئەزانی چییە بڵێ کێشەی ئەمڕۆ شاعرێک ئەڵێ ڕبەوا معتەصیماه انطلقت ملء أفواه الصبايا اليتم لامست أسماعهم لكنها لم تلامس نخوة المعتصم كشيء أمر عالم إسلامي كأستام إسرائيل بأعزادن دتوان قدس بكاتب بايترتي خوي مردني أعزايتي والشهامتي دا صلاة داركاني عالم إسلامية يعني تو سيركي أسأل عالم إسلامية دوسية كيشا دروس كراو يكم كيشي ولاتاني كنداو قطر خۆمە هیچ کێشەیەکی مەزهەبی نییە کێشەیەکی ئاینیش نییە بەس ئەبێ ئەو کێشەیە جاری هیچ بنەمایشی دروستیشی نییە ئەمە کێشەی دووەم کێشەی وڵاتانی خلیج و ئێران کێشەیەکی تر کێشەی ناوخۆی سووریا چۆن حەل بێ ئەم کێشانیان کەوا دروست کردووە وایان لەم قیادە ئەلاسە قیادەی دەسەڵات وڵاتە ئیسلامیەکان کردووە لە نێوان خۆیاندا هەمویان بەربوونەتە گیانیەک
ئیتر ئەلێرەوە ئیسرائیل بە ئارزوخۆی چی ئەکابیکە تەنانەت لە وەزیری خارجی پێم وایە سعود بوو لەو بینەی پێشووە کە باسی قودس و فەلەستین هات ئەوت ئەوە شؤونێکی داخلی ئیسرائیل لە پەیوەندی بە ئێمەوە نییە یعنی ئەوەندە شتەکە وایان لێکردن ئەم دەسەڵاتدارانە کەوا قودس بکەنە کێشەیەکی ناوخۆیی وڵاتێک دەریکەن لە کێشەیەکی عالەمی یا کێشەیەکی ئیسلامی بێ بەڵام خوای گەورە سوبحانەوە وتەعالە کە لە قورئانە باسی لە سورەتی ئیسرا کە باسی دەسەڵاتی جوولەکە ئەکا ئەفەرمێن مەڕەتەین دوو جار سەر دەکەون فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد كعلماء التفسير فن أولي بأس شديد ما الصحابة كان بيغمبر صلى الله عليه وسلم كاتا إفسادي دوم خۆزلزانی دووەمە هەندێک لە مفسرین پێیان وایە نەهاتووە لەو سەردەمە دێت هەندێک پێیان وایە ئەمە دووەم ئیفسادەکە دیت یعنی پێدا بێ قسەکە لەسەر ئەمە بیدایەتیتی ئەمە بیدایەتی دووەم ئیفسادە دووەمین خۆسەپاندن و دووەمین ئیفسادە کە دەیکەن بەپێی هەندێک تەفسیر کە عولەما باس دەکەن کە دەفەرمون نەهاتووە دووە کاتە ئەمە بیدایەی کۆتایی جوولەکە دەبێت جوولەکەش خۆیان یەقین ئەمە دەزانن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە فەلەستین لە قودسە کاتێک جوولەکە دەسەڵات پەیدا ئەکا نیشانەیەکی قیامەت ئەوەیە هەموو دارێک هەموو بەردێک کە مسلمان دەچێتە شەڕی جوولەکەوە دەڵێ یا عبد الله یا مسلم هذا يهودي وراء تعالى فاقتله إلا الغرقد غرقد ئەوەی من لێرە ئەو دارە هەیە غەرقەد ئەسا عەرز دەکەم ئەوەی من متابعەم کرد بێسە فەلەستین خەریکە لە جوولەکە ناشنی ئەو دارەیە ئەوەی بینی بێتم زۆر گەڕام بە دوای لە ئینتەرنێتە غەرقەتم بینی بێ تقریبا وەکو داری بڵاڵوک وایە بڵاڵوک معلومە خۆشمانزان بڵاڵوک چی تقریبا وەکو داری حتا بەرەکەش ئەفەرمێ ئێستا جوولەکە خەریکیەوەن بەس ئەڵێن عاقڵەکانی جوولەکە ئەڵێن یەقینمان هەیە ئەم وعدە دێتە جێ بەڵام هەچی سەیرەکەین ئەو یا عەبدەڵڵاه یا موسلیمە هێشتا نەهاتوو کێشە لەبوون یا عەبدەڵڵاه و یا موسلیم و ئیماندارەکەی کاتێک ئەوە دەبێت کە نوێژی بەیانیان وەکو نوێژی جومعە وابێ ئەو کاتە ئیتر ئەڵێ ترسمان لە خۆمان ئەبێ ترسمان لێ دەنیشێ کە ئیتر کاتی کۆتایی ئێمە ئێستش بە پایتەختکردنی قودس هەنگاوێکی باش نییە هەنگاوێکی هەڵەیە بۆیە بەڕاستی سەحب کرێتەوە بۆ هەموو دنیا ئیسراحەتە ئەمەش یعنی ئەمە نەبێ بڵێن ئێمە کابرا بڵێ هەڕەشە ئەکەنەوە ئەوە نییە مسلمان دائما هەچی لای مقدس بێ هەچی پێغەمبەر و خوا و پێغەمبەر بە مقدس دان لای مسلمانیش مقدس مسلمان ئامادەیە لە پێناوی مقدساتی هەموو شتێک ببەخشێ بەس کێشەکەی ئەمڕۆ ئەوەیە ئێمە فرد وەکو فرد مسلمان ئێستا لە هەموو دنیا ناڕازیە بەمە دەسەڵاتەکانیش هەندێکیان ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ بەم قەزیە ناڕازین بەڵام شەرمنانەیە ناڕازی بوونیان لەبەر خاتی شەعبەکەیانە نەک لەبەر خاتری قودسەکەی بێگومان چونکو شەعبەکەیان ناڕازین بەو قەزیە بۆیە ئەوانیش ئەگینا فرۆشتنی قودس عەرەب هەرزوو فرۆشتیەتی هەر ئەو ساڵانە فرۆشتی کەوا ئەمری بە سەحبی جێیشەکە کردەوە هەموو عەرەب جێیش سەحب کاتەوە کە جێشی عێراقی ئەو کاتە پێی نەزانی بوو ئەو کاتە نەیزانی کە عەرەب هەمووی سەحبی کردووە خۆی مابوویەوە لە ساحەکە جوولەکەش خەریک بوو بخرێتە ناو بەحرەوە بەڵام نەیانهێشت کە جێیشەکەی عەرەب گەڕای هەر عەرەب ئەو کاتە قودسی فرۆشت بە ئیسرائیل و بە ئەمریکا بەس قیادەکانی ئەمریکا وەکو ترامپ ئەڵێ شەرمنانە بوون جورئەتی ئەویان نەئەکرد بڵێن قودس پایتەختی ئیسرائیل ئەم خۆی بە کەسێکی زۆر جەری ئەزانە کە قودس ئەکاتە پایتەخت هەر خۆی دەڵێ دەبوو هەرزوو بمانوتایە قودس پایتەختی ئیسرائیل لە مەسەلەکە هیچ ناگۆڕێت چونکو غیرەتی عەرەبەکان زانێ بای چەند هاتنی ترامپ گەشتەکەی بۆ وڵاتە عەرەبیەکان بینینی سەرکردەی وڵاتە عەرەبیەکان هەموو شتێکی بۆ دەرکەوتەوانە بای چەند ئەمانە چیان دەوێت چیان ناوێت لە بینی خۆیانە ئێستا سعود کە مەفروض وایە بەڕاستی نوێنەرێکی ڕاستەقینەی عالەمی ئیسلامی بێ براگەورەی هەموو عالەمی ئیسلامی بێ یعنی هەموو شتەکان لەوێوە وەرگیرێ لەوێوە ئەو ئیدانەیەکی عملیش دەکە بکات نەک ئەوەی ئیدانەیەکی نەزەری بکات و بڕوە ئەو لە بینی خۆیانە لەسەر پارە بۆتە شەڕیە ئەو شازادە لە سزنێکرێ لەسەر گەندەڵی ئەو لە سزنێکی لەسەر گەندەڵی ئەوە بەردەدەن بەوەندە کەفالەتی پارە اینجا دوای بەرامبەر بە قەتەر هەڵیان ناون اینجا لەگەڵ وڵاتانی ترە یعنی ئەمان هەرزوو فرۆشتویانە ترامپ ئەمە زۆر چاکەزان کە ئەوان فرۆشتویان یعنی باکی لە هیچ دەسەڵاتدارێکی عەرەب نی قەزیەکە مێنێتەوە سەر چی؟ سەر ئەوەی کەوا موسڵمان دەبێ ئەم قەزیە لە ناخیانە هەمیشە زیندوو بێ
ئەوەش بزان کەوا ئەمە کۆتایی عالمی ئیسلامی نیە، کۆتایی مسلمانانی ڕۆژێک دەبێت قودس عالمی ئیسلامی لەسەر هەڵدەکرێت. ئیتر ئەو ڕۆژ ئەو کاتێ کە عەبدی خوا مسلمێکی ڕاستەقینە ئەوە سەرەتای نهوضە، سەرەتای هەستانەوەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا عەفان شێخ سەدیق سەرگەتی زانای ئاینی کە لە تەورەی بەرنامەی ئەمڕۆی باسخواست پێگەی قودس لە ئاینە ئاسمانیەکان لەگەڵمان بووی. سوپاس دەکەین ماندوومان کردی. زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست، سوپاس بۆ ئێوەی ئازیز و بەڕێزیش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵمان بوون. بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین. خواتان لەگەڵ.